بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕە 72. لێکدانی 3 ژمارە. گۆرانیبێژێک لە ئاهەنگێکدا 2 جار هاتە سەر شانەوە. لە هەر جارێکیان 4 گۆرانی پێشکەش کرد، هەر گۆرانیەک 5 خولەکی خایاند. ئایا ماوەی گۆرانی وتنەکەی چەند بوو لە ئاهەنگەکەدا؟ کەواتە 2 جاران 4 گۆرانی و جاران 5 خولەک دەتوانین بزانین بە هەمووی چەند خولەک بوو. 4 جاران 2 جاران 5. دەتوانین بێگومان یەکتر بەستن بەکاربینین، واتە یان یەکەم جار 4 و 2 جاران یەکتر بکەین بکاتە 8 ئەو جارانی 5، یان یەکەم جار چارەکەی لێگەڕین 2 و 5 جاران یەکتر 2 جاران 5 10 ئەو جا 4 جاراندا ئەویش هەر دەکاتە 40. یەکتر بەستن لە لێکدان ئەگەر یەکتر بەستنی کۆڵکەکان بگۆڕی ئەنجامی لێکدان ناگۆڕێت. کەواتە بە کەیفی خۆم یەکتر بەستنەکەی دەگۆڕم بەو شێوەیەی کە پێم ئاسانبی، بۆ من ئاسانبی دیتنەوەی ئەنجامی لێکدان، چونکە ئەنجامەکە هیچ ناگۆڕێ. هەرچەند ئەمن یەکتر بەستنەکان بگۆڕم، یەکتر بەستن واتە دانانی کەوانە لە دەورەی ژمارەکانی کە دەمەوێ بۆ یەکەم جار کردداری لێکدان جێبەجێ بکەم بەسەریان، ئەو جدوایە جارانی ژمارەکەی 3 بکەم. لێرە ژمارەکان 4 جاران 2 جاران 5 یەکتر بەستنەکە یەکەم جار 4 و 2 یەکسان دەبی بە 8، ئەو جا 8 جاران 5 یەکسان دەبی بە 40، یان یەکتر بەستنی 2 و 5 جارێ چارەکە باوەکو خۆی بێتە خوارێ بنووسرێتەوە 2 جاران 5 10، ئەو جە لە هەنگاوی دووەم 4 جاران 10 ئەویش هەر دەکات 40. کەواتە ئەنجامی لێکدان هەمان ئەنجامە، هەرکوو یەکتر بەستنەکەی دروستکەم، کەواتە ماوەی ئاهەنگی گۆرانی وتن 40 خولەکە. زاراوەکانی لێرە بەکار هاتیە یەکتر بەستن لە کاتی لێکدان. یەکتر بەستن لە کاتی یەکتر بەستن یەکەم جار ناوکەوانەکە ئەژمێر دەکرێ، ئەو جا پاشان لەگەڵ لێکدان لەگەڵ ژمارەی 3. پرسیاری ساغ بکەوە. پرسیاری 1 2 ڕێگا بڵێ بۆ یەکتر بەستنی 2 جاران 3 جاران 4. بۆ دیتنەوەی ئەنجامی لێکدان، ئایا ئەنجامی لێکدان یەکسانە؟ ڕێی یەکەم یەکتر بەستنی 2 و 3 2 جاران 3 یەکسانە بە 6 جاران 4، لە هەنگاوی دووەم 6 جاران 4 یەکسانە بە 24. ئێستا ئەوە ڕێی یەکەم بوو، ئەنجامەکە کردیە 24. ڕێی دووەم یەکتر بەستنی 3 و 4 2 جاران 12 ئەویش هەر دەکا 24. کەواتە بەڵێ ئەنجامی لێکدان یەکسان بوو. ئەنجامی لێکدان ئەژمێر بکە. پرسیاری 2 ناوکەوانەکەی 6 جاران 2 12 جاران 5 12 جاران 5 دەکاتە 60. لێرە 2 جاران 5 یەکسانە بە 10 10 جاران 2 یەکسانە بە 20. لێرە 6 جاران 2 یەکسانە بە 12 12 جاران 6 یەکسانە بە
دوو جاران شەش دوازدە شەش جاران یەک شەش یەکیش حەفتا و دوو لاپەڕا حەفتا و دوو تەواو ئێستا سەردانی لاپەڕا حەفتا و سێ دوو ڕێگە بۆ یەکتر بەستن دیار بکە بە بەکارهێنانی کەوانەکان ئەوە کەوانەکانە و ئەنجامی لێکدان ئەژمێر بکە دوو ڕێگە ڕێ یەکەم بەستنی 4 و 3 4 جاران 3 12 جاران 2 12 جاران 2 یەکسانە بە 24 ڕێگەی دووەم ئەو ڕێگەی تەواو ڕێگەی دووەم بەستنی 3 لەگەڵ 2 4 جاران 6 ئەویش هەردەکە 24 پرسیاری 6 ڕێگەی یەکەم 3 جاران 3 9 جاران ئەو سێی ئێرە 9 جاران 3 27 ئەوە ڕێگەی یەکەم ڕێگەی دووەم بەستنی ئەو سێە لەگەڵ ئەو سێە کەواتە سێ یەکەم دەنووسرێتەوە جارانی 9 3 جاران 9 دیسان هەردەکە 27 پرسیاری 7 ڕێگەی یەکەم بەستنی 4 و 2 یەکسانە بە 8 ئەو جاران 3 وەکو خۆی دەنووسرێتەوە لە هەنگاوی دووەم 8 جاران 3 یەکسانە بە 24 ئەوە ڕێگەی یەکەم ڕێگەی دووەم بەستنی 2 لەگەڵ 3 چوارەکە دەنووسرێتەوە جاران 6 2 جاران 3 6 دیسان دەکا 24 کەواتە هەرکوو یەکتر بەستنەکەی دروست کەم ئەنجامەکە هەریەکە کەواتە ئەمن کامە ڕێگا لۆ خۆم ئاسانبی ئەو ڕێگای هەڵدەبژێرم ئەنجامی لێکدان ئەژمێر بکە لێرە پرسیاری 8 6 جاران 2 12 جاران 1 هەر 12 کەواتە هەنگاوی یەکەم 12 جاران 1 هەنگاوی دووەم 12 پرسیاری 9 هەنگاوی یەکەم چارەکەی دەنووسمەوە ناوکەوانەکەی ئەنجام دەدەم 3 جاران 3 9 ئەو جا هەنگاوی دووەم 4 جاران 9 یەکسانە بە 36 پرسیاریدا هەنگاوی یەکەم 9 وەکو خۆی دەنووسرێتەوە ناوکەوانەکەی ئەنجام دەدەم 2 جاران 4 8 و هەنگاوی دووەم 8 جاران 9 72 کەواتە یەکەم جار ناوکەوانەکە ئەنجام دەدرێ ئەو جا لێک دەدرێ لەگەڵ ژمارەی سێیەم پرسیاری 11 ئەو 11 وەکو خۆی دێتە خوارێ جارێ جارانەکە وەکو خۆی ناوکەوانە 2 جاران 5 10 ئەو جا 11 جاراندا هەموو ژمارەکانی لە دەی دەدرێن زۆر ئاسانن ژمارەکە دەنووسرێتەوە و 1 سفر لە تەنیشتی لە لای ڕاستدا دەندرێ زۆر ئاسانە 110 پرسیاری 12 2 جاران 4 8 جاران 2 8 جاران 2 یەکسانە بە 16 پرسیاری 13 9 وەکو خۆی دەنووسرێتەوە جاران وەکو خۆی دەنووسرێتەوە 4 جاران 3 12 ئەو جا 9 جاران 2 18 9 جاران 1 9 یەکیش 108 ئەنجامی لێکدانەکەیە ئەو پرسیارانە تەواو بوون وابزانم ئەمن پێویست ناکە هەموو پرسیارەکان شیکارکەم لەبەرەوەی تۆزێک بە خێراییشی کار دەکەم دوو ڕێگا بۆ یەکتر بەستن دیاری بکە بە بەکارهێنانی کەوانەکان و ئەنجامی لێکدانیش ئەژمێر بکە ئەمن هەندێکیان هەڵدەبژێرم خوێندکاری ژیر بۆ وێنە لێرە دوو ڕێگا ئەو ڕێگایە یەکەم جار 5 جاران 2 10 ئەو جە 10 جاران 3 دەکا 30 کەواتە ئەنجامەکە یەکسانە بە 30 ڕێگەی دووەمیش ئەوها پێنجەکە دەنووسرێتەوە 2 جاران 3 6 5 جاران 6 ئەویش هەردەکا 30 لێرە ڕێگەی یەکەم 9 جاران 1 9 ئەو جە 9 جاران 5 یەکسانە بە 45 ڕێگەی دووەم 9 کە دەنووسرێتەوە
یەک جاران پێنجیش پێنج، دیسان 9 جاران پێنج دەکات 45. پرسیاری 16 ڕێ یەکەم 3 جاران 2 6 6 جاران 6 36. ڕێگەی دووەم 3ەکەی دەنووسمەوە 2 جاران 6 12 3 جاران 12 هەر دەکا 36. کەواتە ئاسانە. پرسیاری 17 ڕێگەی یەکەم 9 جاران 0 هەر 0 0 جاران 12 هەر 0. ڕێگەی دووەمیش بەستنەوەی 0 لەگەڵ 12 9ەکە دەنووسرێتەوە جاران 0 جاران 12 هەر 0 9 جاران 0ش ئەویش هەر 0. 0 ئەگەر هەبوو لە هەر کامە لەوانە 0 بوو هەموو ئەنجامەکە دەکا 0 بەبێ بیرکردنەوە. پرسیاری 18 2 جاران 2 4 جاران 3 12. ڕێگەی دووەم بەستنەوەی 2 3 دووەکە دەنووسرێتەوە 2 یەکەم ئێرە 2 دووەم جاران 3 دەکا 6 2 جاران 6ش هەر دەکا 12. ئێستا ئەو پرسیارانە ئێرەش 5 جاران 2 10 جاران 5 دەکا 50 یان 5 جاران 10 ئەویش هەر دەکا 50. ئەو پرسیارانە ئێرە زۆر گرنگن، زۆر باشن و زۆریش ئاسانن. هێمای کەمترە لە یان هێمای زۆرترە لە یان هێمای یەکسانە بە لێرانە دابنێ. پرسیاری 20 لای ڕاست و لای چەپ کامەلا گەورەترە لە کامەلا. پێش ئەوەی ئەمن لێکدانەکان دروست بکەم ڕێگایەکی زۆر ئاسان هەیە بزانم کامەلا گەورەترە یان گچکەترە. لێرە ژمارە 1 دەبینم، لێرەش ژمارە 1 دەبینم، لێرە ژمارە 2 دەبینم، لێرەش ژمارە 2 دەبینم، لێرە ژمارە 3 دەبینم لە لای ڕاست، لە لای چەپیش ژمارە 3. هەرچەندە جێگایەکانیان وەکو یەک نییە، بەڵام چونکە هێمای لێکدان لە مابەینیان هەیە هیچ کێشە نییە جێیەکان لە چێبی، چونکە هەمان ڕەنووسم لە لای ڕاست هەیە هەمان ڕەنووسم لە لای چەپ هەیە، کەواتە ئەو دوو بڕە یان ئەو دوو لایە یەکسانن، کەواتە هێمای یەکسان لە مابەینیان دادەنێ. ئەگەر باوەڕ نەکەم بەو ڕێگەیەی کە یەکسانن دەچم ژمارەکان لێک دەدەم. ئەوها 1 جاران 2 2 2 جاران 3 یەکسانە بە 6 لای ڕاست کردیە 6 لای چەپ ئێستا بزانین 3 جاران 2 6 6 جاران 1 ئەوی 6 کەواتە بە لێکدانیش هەر یەکسانن، کەواتە یەکسانن. پرسیاری 21 لێرە 2 دەبینم، لێرەش 2 دەبینم، لێرە 2 دەبینم، لێرەش 2 دەبینم، لێرە 5 لە لای ڕاست لە لای چەپیش 5، کەواتە هیچ کێشە نییە یەک دربەستنەکە هەر کووبی، هیچ کێشە نییە کەوانەکان هەر کووبن، چونکە هەمویان جارانن و هەمویان ژمارەکان هەمویان لێکدانن، لە مابەینیان لێکدان هەیە، هیچ کەم و کۆشتیوان نییە، کەواتە لای ڕاست و لای چەپ وەکو یەکە یەکسانە. ئەگەر بمەوێ ساخکەمەوە کە یەکسانە تەمەشا دەکەم لێرە لای ڕاست 2 جاران ئێرە 10 2 جاران 5 10 2 جاران 10 دەکاتە 20 یەکسانە 20. ئەو لایەش 2 جاران 2 4 4 جاران 5 ئەویش دەکاتە 20، کاتە یەکسانن. بە چ جۆرەك بمەوێ هەر یەکسانن. پرسیاری 22 ئەو جارەی لێرە ژمارە 2 دەبینم، لێرەش 2 زۆر باشە، لە لای ڕاست 3 لە لای چەپیش 3 ئەویش زۆر باشە، لە لای ڕاست 9 لە لای چەپ
6 ئەو دوانە وەکو یەک نینە. کامە گەورەترە؟ 9 لە 6 گەورەتر، ئەوانی دیش وەکو یەکن، کەواتە یەکسەر دەبی بزانم لای ڕاست گەورەترە، یەکسەر دەبی بزانم ئەو هێمایی دانێ. بەڵام ئەگەر باوەڕ بەو ڕێگەی نەکەم، دەچم لێکدانەکەی ئەنجام دەدەم. 9ەکەی دەنووسمەوە، جارانی دەنووسمەوە، 2 جاران 3 6، 9 جاران 6 یەکسانە بە 54. لای ڕاست کردێ 54، لای چەپ 3 جاران 6 جاران 2 12، 3 جاران 2 6، 3 جاران 1 3، ئەو لایە کردێ 36، ئەو لایە کردێ 54. 54 گەورەترە لە 36، کەواتە لای ڕاست گەورەترە لە لای چەپ. پرسیاری 23 لێرە ژمارە لە لای ڕاست ژمارە 3 هەیە، لە لای چەپیش 3 هەیە. لە لای ڕاست ژمارە 1 هەیە، بەڵام لە لای چەپ ژمارە 2 هەیە. لە لای ڕاست ژمارە 10 هەیە، بەڵام لە لای چەپ ژمارە 3 هەیە لە جیاتی. کاتە لای ڕاست گەورەترە، چونکە ژمارە 10 زۆر گەورەترە لە 3. هەرچەندە لێرە 1 بوو، تۆزە گچکەتر لە 2، بەڵام ئەوەندە جارانی ئەوەندە کاریگەری نییە وەکو 10. ئەگەر باوەڕ نەکەم لای ڕاست گەورەترە، لێکدانەکەی ئەنجام دەدەم. 10 کە ڕەت و جارانی 3 جاران 1 3 دەکا 30. لای ڕاست یەکسان بوو بە 30. لای چەپ 3 جاران 3 جاران 2 6، 3 جاران 6 18. 30 گەورەترە یان 18؟ بێگومان 30 گەورەترە، کاتە لای ڕاست گەورەتر بوو لە لای چەپ. ئێستا بێمە لای پرسیاری 24. پرسیاری 24 خالید ڕۆژنامەی بەسەر 3 لە هاوڕێکانیدا بەشیەوە. خالید 3 هاوڕێی هەیە، ڕۆژنامەیان بەسەردا دەبەشیەوە، ڕۆژنامەی بەسەریان بەشیەوە بۆ ماوەی چەند ڕۆژ؟ 3 ڕۆژ. 3 ڕۆژ و هەر یەک ڕۆژنامە چەند پارەی لێیان وەرگرت؟ 2 دانا 250 دیناری. هەرچەندە زۆر باش نەنووسرایە ئەو 2 دانە 250 دیناری، بەس نووسرایە 2 وەکو ئەوەی وایە هەڵەیان کردوی 2 جار نووسیبیان 2، بەڵام هەڵە نیە ئەوەی ڕاستی بی. لێرە دەیانەوێ ڕوونکەنەوە کە هەر ڕۆژنامەی 250 دیناری، 2 کاغەزی 250 دیناری، وەکو ئەوەی وایە هەر ڕۆژنامەی بە 500 دینار بی. 2 دانا 250 دیناری لۆ هەر ڕۆژنامە. ئایا بڕی ئەو پارەیە کە خالید وەری گرت چەند 250 دیناریە؟ نایەنەوێ بزانن پارەکە چەندە، بەڵکو دەیانەوێ بزانین چەند پارچە 250 دیناریە. کەواتە لێرە ئەوە هاوڕێکانی خالید، ئەوە یەکەم هاوڕێی، ئەوە دووەم هاوڕێی، ئەوە سێم هاوڕێی. 3 ڕۆژ لەسەر یەک ڕۆژنامەی بەشیەوە. ڕۆژی یەکەم لە هاوڕێی یەکەم 2 دانا 250 دیناری وەرگرت. لە هاوڕێی دووەمیش لەویش 2 دانا 250 دیناری وەرگرت. لە هاوڕێی سێمیش ئەویش هەر 2 دانا. ئەوە لە هەر یەکەیان 2 دانا 2 دانا. ڕۆژی دووەم دیسان هاوڕێی یەکەم، هاوڕێی دووەم و هاوڕێی سێم، ئەوە ڕۆژی دووەم لە کاتی بەشینەوەی ڕۆژنامە. ڕۆژی سێم هەمان شت، 2 دانا 250 دینار هاوڕێی یەکەم و هاوڕێی سێمیش هەروە و هاوڕێی دووەمیش بە هەمان شێوە. ئێستا ئەگەرە من نەزانم ئەژمێرکردن، خۆ هەر نەبی دەزانم ئەو پارچە
پارانە بژمێرم چەند دانەیە. 1 و 2 3 و 4 5 و 6 هاوڕێ یەکەم 6 هاوڕێ دووەمیش 6 ئەوە 12 هاوڕێی سێمیش 6 ئەوە 18 ئەوە یان دەژمێرم 1 1 1 2 3 4 هەتا دەگەمە 18 ئەوە ڕێگایەک لە ڕێگایەکانی دیتنەوەی چەند دانە 250 دیناری وەرگرت خالید. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان. بەڵام ڕێی دیکەش هەیە ئەگەر من خوێندکاری پۆلی چوارەمی بیرکاری بم ڕێیەکی ئاسانتریش هەیە ئەویش ئەوەیە کە ئەژمێرکردن 3 دانە هاوڕێ جاران 3 دانە ڕۆژ هەر ڕۆژەی 2 دانە 250 دیناری 3 جاران 3 یەکتر بەستنی 3 و 3 3 جاران 3 9 ئەو جار 9 جاران 2 یەکسانە بە 18. ئێستا بێمە لای پرسیاری 25. پرسیاری 25 کارزان ڕاهێنانی لەسەر ژەنینی ئامێری عود کرد. بۆ ماوەی چەند ڕاهێنانی کرد؟ بۆ ماوەی 3 کاژێر لە 1 هەفتەی. 1 هەفتە 3 کاژێر. ئەوە کارزان. شوان ڕاهێنانی لەسەر ژەنینی ئامێری پیانۆ کرد چەند کاژێر؟ 5 کاژێر لە 1 هەفتەی. ئایا شوان چەند کاژێر زیاتر ڕاهێنانی کرد لە کارزان؟ بەڵام نەک بۆ 1 هەفتە، بۆ ماوەی 4 هەفتە. بۆ ماوەی 4 هەفتە. زۆر ئاسانە. 2 هاوڕێ هەنا یان 2 کەس هەنا یەکەچیان ناوی کارزانە کە ئامێری عود دەژەنێ 3 کاژێر هەر 1 هەفتە. ئەوی دیکە ناوی شوانە ئامێری پیانۆ 5 کاژێر 1 هەفتە. لە 1 هەفتەی شوان چەندی کاژێر زیاترە؟ 5 کەم 3 5 3 لێ بڕوا 2 کاژێر زیاتر ڕاهێنان دەکا شوان لە چاو کارزان. بەڵام پرسیارەکەی لە 1 هەفتەی ناوێ لە 4 هەفتە. ئەگەر لە 1 هەفتەی 2 کاژێر بی ئەدی لە 4 هەفتەی زۆر ئاسانە 2 جاران 4 یەکسانە بە 8 کاژێر. شوان زیاتر ڕاهێنان دەکا لە کارزان بە 1 مانگ واتە بە 4 هەفتە. مانگیان ناوێ هەفتەیان دەوێ بێگومان، بەڵام 4 هەفتە نزیکەی 1 مانگ کەواتە زۆر زۆر ئاسانە. ئەگەرە من هاتوو ئەو زانیاریانەی دەزانم بنووسمەوە هێڵیان لە ژێر بچێشم دیسان تەمەشایان کەم دیسان بزانم ئەو پێدراوانە و ئەو زانیاریانەی هەمە کامەیە خینەوەی پرسیارەکە 2-3 جار 100% وەڵامەکەم ڕاست و دروست دەبی. بێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 26. پرسیاری 26 ئەمن بەو جۆرەی کۆم کردیتەوە 5 و 8 و 2 کردیتە 15 پاشان 1 و 2 و 8 بوویتە 11 ئەو جا 1 و 1 بوویتە 2. پرسیاری 27 9 و 7 16 7 و 8 و 7 22 5 و 3 و 3 لەگەڵ 2 واتە 7 و 6 13 و 5 و 2 و لەگەڵ 4 واتە 1 کۆ 4 5 5 کۆ 2 7 7 کۆ 4 ئەویش 11 هەمووی کردە 11326. لێرە لێ دەرکردن بوو
5 کەم 3 6 5 کەم 1 4 12 کەم 5 7 12 کەم 8 4 3 کەم 1 2 کردیە 24 و جیاوازیەکە کردیە 24 و 746 لێرەش جیاوازیەکە بوو بە 577. دووهەمین پرسیاری سی شۆنی 3 چەپک گوڵی چنی 3 چەپکە گوڵ نەک 3 گوڵ چەپکە گوڵ و جولیێت 7 چەپکە گوڵی چنی. ئایا ژمارەی هەموو گوڵەکان چەندە؟ واتە گوڵەکانی شۆنی و گوڵەکانی جولیێت ئەگەر هاتوو هەر چەپکێک 12 گوڵ لە خۆ بگرێت. ئەگەر هەر چەپکێک 12 گوڵ لە خۆ دەگرێت. زۆر ئاسانە. 3 چەپکە گوڵی شۆنی 3 چەپکە گوڵی شۆنی. جولیێتیش جولیێت هەرچەندە ناوەکەم باش نەنووسی دیارە هەڵەکەم کردیە وامزانی ناوی جولیێتە بەڵام لێرە جولیێت بوو. ئەوها جولیێت چەند چەپکە گوڵی هەیە؟ ئەوە 1 ئەوە 2 3 4 5 6 و 7 دانە چەپکە گوڵ. 7 دانە چەپکە گوڵی هەیە. ئێستا هەموو ئەو گوڵانە چەندە؟ خۆ ئەمن ناچم یەکێکە دانیشم بیان ژمێرم ئەوانە هەمووی بژمێرم زۆر دەکا کاتم زۆر پێویستە کەواتە چ دەکەم؟ دوو ڕێگە هەیە. ڕێی یەکەم زۆر ئاسانە ئەویش جارێ چەپکە گوڵەکان کۆ دەکەمەوە واتە 3 کۆ 7 تەنیا چەپکە گوڵەکان کۆ دەکەمەوە 3 کۆ 7 بە هەردووچیان 10 چەپکە گوڵیان چنی. ئەوجە پاشان هەر چەپکە گوڵێک 12 گوڵە دەی لێک دەدەم جارانی 12 دەکەم 10 جاران 12ش زۆر ئاسانە تەنیا 12کەی دەنووسم سفرەکەی دەیەکەی لە لای ڕاستی 12کەی دادەنێم یەکسەر ژمارەکە دەردەچی ئەنجامی لێکدان ئەگەرنا دەبی بچمە خشتەی لێکدان کەواتە 120 دانە گوڵە هەمویان ئەگەر بژمێرم. ئەوە ڕێگەی یەکەم. ڕێگەی دووەم کووە؟ ڕێگەی دووەم بە ئەوانە هەندێک لابم هەتا ڕێگەی دووەم تۆزێک ئاسانتر نییە تۆزێک ئالۆسترە. ڕێگەی دووەم ئەو هەیە چەپکە گوڵەکانی شۆنی دەینم بە جوایەس بە جوودا لێک دەدەم لەگەڵ 12 هەتا بزانم شۆنی چەند دانە گوڵی هەیە 36. چەپکە گوڵەکانی جولیێتیش بە تەنیا لێک دەدەم لەگەڵ 12 هەتا بزانم جولیێت چەندانە گوڵی هەیە ئەویش 84. ئەو جا گوڵەکان کۆ دەکەمەوە 36 و 84 یەکسانە بە 120 بەڵام ڕێگە یەکەم زۆر زۆر ئاسانتر بوو بەڵام هیچ هەڵە نییە ئەگەر ئەو ڕێگەیەت گرتە بەر یان هەتا ڕێگەیەکی دیکە کە ئەمن ڕەنگە لێرە نەزانم یان نەتوانم باسی بکەم. ئێستا لاپەڕا 72 73 تەواو بوو دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.